با بچینە هەواڵێکی دیکەمان هەمیشاڵێن لەوەی کە ئەگەر مێژووی کورد هەڵبینەوە ئەبینین کە بە چەندین هەوراز و نشێودا تێپەڕیوە لە کیمیا باران و ئەنفال و چەندین بابەتی دیکەی ناخۆش کە لەم کوردستانەدا ڕوویداوە بەسەر کووردا هاتووە بەڵام ئەمانە هەندێک جار بۆ ئەوەی کە بە جیهان بناسێنرێت پێویستە لەلایەنە هونەریەکەوە کاری لەسەر بکرێت بۆ ئەوەی کە ئەم بابەتانە بکرێت بە جینۆساید ناساندن و هەموو وڵاتان بزانن لەوەی کە کورد چی بەسەر هاتۆ چی تێپەڕاندووە کە ئێستا گەشتە بەم ئازادیە هەر بۆیە پێنجەمین فستیڤاڵی چەمچەماڵ بۆ فیلمی جینۆساید کۆتایی بە کارەکانی هێناوە کە چەندین فیلم تێیدا بەشدار بووە با بزانین ئەو خەڵاتانەی کە بەدەست هاتوون لەم فستیڤاڵەیە کێبوون و کوان فیلمە بووە. چەمچەماڵە قەڵای دێرین ڕوە و مێژ و بەهێز و تین بەنیگار و شانە و شمشاڵ شادی دێنین بۆ چەمچەماڵ بە پێشمەرگە و خوێنی لاوان دەمرین دەژین بۆ کوردستان. دوێنێ بە ئامادەبوونی ژمارەیەکی زۆر لە بەرپرسانی حزبی و حکومی و سینەماکاران و هونەرمەندان و کەسوکاری سەربەرزی شەهیدان و ئەنفالکراوان پێنجەمین فستیڤاڵی چەمچەماڵ بۆ فیلمی جینۆساید کۆتایی بە کارەکانی هێنا. سەرەتای مەراسیمەکە بە خولەکێک وەستان بۆ گیانی پاکی قوربانیانی جینۆساید و شەهیدان بەگشتی دەستی پێکردو دواتر بەڕێز حاکم ڕمەک ڕەمەزان قایمقامی چەمچەماڵ و سەرۆکی لیژنەی باڵای ئامادەکاری فستیڤاڵ وتەی کۆتایی فستیڤاڵی پێشکەش کرد لە وتەکەیدا سەرەتا سوپاسی بەڕێز قوبات تاڵەبانی کرد بۆ پاڵپشتیکردن و سپۆنسەریکردنی ئەم فستیڤاڵە و هەروەها سوپاسی دەرهێنەران و بەشدارانی فستیڤاڵی کرد لە پای بەشداریکردنیان لەم فستیڤاڵە و هاوکات پاڵپشتی خۆیان و ئیدارەی چەمچەماڵیان بۆ ئەم جۆرە کارانە دووپات کردەوە. دواتر بەڕێز هابیل ئەحمەد بەڕێوەبەری مۆنۆمنتی ئەلفال وتاری لیژنەی باڵای ئامادەکاری فستیڤاڵی پێشکەش کردو بە ناوی لیژنەی باڵاوە سوپاسی بەڕێز قوبات تاڵەبانی کرد لە سپۆنسەریکردنی ئەم فستیڤاڵە و وەرای سوپاسی بەڕێزیان بۆ هەریەک لە بەڕێزان نەجات عەبدوڵڵا ڕاوێژکاری هونەری جێگری سەرۆکی حکوومەت و بەڕێز شەریف مەحەمەد لە سکرتارەتی بەڕێز مامجەلال هاوکات بە ناوی لیژنەی باڵاوە داوای لە هونەرمەندان و دەرهێنەرانی بواری سینەما کرد لە کارەکانیاندا گرنگی زیاتر بە دۆزی جینۆساید بدەن. بۆ ئەمە بەستا بانگەوازی لە دەرهێنەران و بەرهەمهێنەرانی فیلم کرد کە دەتوانن هەر لە ئەمڕۆوە فیلمەکانیان ئاڕازەی فستیڤاڵ بکەن بۆ خولی شەشەمی ئەم فستیڤاڵە. پاشان خەڵاتی سوپاس و پێزانین پێشکەش بە لیژنەی دادوەری و لیژنەی بینین و هەڵبژاردەی فیلمەکان و ئەو کەس و لایەنانە کرا کە هاوکات پاڵپشتی ئەم فستیڤاڵە بوون. بڕگەی کۆتایی تایبەت بوو بە ئاشکراکردنی براوەکانی فستیڤاڵ و لیژنەی دادوەری فستیڤاڵ ناوی براوەکانی فستیڤاڵیان ڕاگەیاند و خەڵاتی براوەی فستیڤاڵیان پێبەخشرا کە بریتی بوون لەم فیلمانە. خەڵاتی یەکەم بەڵگە فیلم بەخشا بە فیلمی دارتاش لە دەرهێنانی خەلیل سەهراگەردی. خەڵاتی دووەم بەڵگە فیلم بەخشا بە فیلمی دۆزەخ لە دەرهێنانی بورهان ئەحمەدی. خەڵاتی یەکەمی کورتە فیلم بەخشرا بە فیلمی داهۆڵەکانیش دەمرن لە دەرهێنانی پەروێز ڕۆستەمی. خەڵاتی دووەمی کورتە فیلم بەخشرا بە فیلمی داربەڕوەکان لەگەڵ بادا سەما دەکەن لە دەرهێنانی سەجاد ئەحمەد بەگی. خەڵاتی سێهەمی کورتە فیلم بەخشا بە فیلمی دوایین دیدار لە دەرهێنانی هاوکار سەڵاح و خەڵاتی تایبەتی لیژنەی دادوەری بەخشا بە بەڵگە فیلمی ژینوار لە دەرهێنانی نادیا دەروێشی. بەڵگە فیلمی بەخشرا بە فیلمی بەڵگەنامەی دارتاش لە شاری مەریوانەوە. خەڵاتی دووهەمی بەڵگە فیلم ئەبەخشرێت بە فیلمێک کە ڕاستە ناوەکەی ناوێکی ترسناکە بەڵام ڕووداوێکی ترسناکیشمان بۆ ژێڕێتەوە کە من بەش بە حاڵی خۆشم تەنانەت کە لە بواری جینۆساید پێشتر وەکو فیلم کارم لەسەر کردووەوانە کەمتر ئەم بەشەم لە با بڵێن فیلم بینی بوو کە ڕیسێرچێکی زۆر گرنگی بۆ کرابوو. نمونەی توێژینەوەی ناو فیلمەکە زۆر گرنگ بوو ئەبەخشرێت بە فیلمی دۆزەخ. خەڵاتی یەکەم کورتە فیلم